سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بە یارمەتی هاوڕێنی هاوکارم بە گەشتیۆڵەکانی سەرلەبانی ڕۆژی یەکشەممە هاتوینەتەوە خزمەتتان. سەرەتا سەردێڕی گرنگترین هەوڵەکان. ناڕەزاتی نانەوەخانەکانی کوردستان لە ئاسخراپی کوالێتی ئارت، دروشتنووسنی گەنجانی پیرانشار دژ بە کۆماری ئیسلامی، چالاکی ژینگە پارێزان بۆ ڕێزگرتن لە یادی گیانبەختکردوانی شۆڕشی ژینا لە دزڵێ، سەپاندنی سزای زیندان بەسەر دوو هاوڵاتی خەڵکی مەهاباد و مەریوان، کۆچی بەربڵاوی گەنجانی کوردستان بۆ هەرێمی کوردستان، پێدانی سیستمی بەرگری ئاسمانی بە هەرێمی کوردستان لەلایەن ئەمریکا، سەپاندنی سزای زیندان بەسەر سەمانە ئەسخەری لە تاران و ناڕەزایەتی کرێکارانی شرکەتی گوگڵ لە ئاست حمایەتەکانی شرکەت لە ئیسرائیل. درێژەی هەواڵەکان. ناڕەزایەتی نانەوەخانەکانی کوردستان لە ئاسخراپی کوالێتی ئارت بە پێی هەواڵی گەشتوو ڕۆژی شەممە 25 سەرماوەز. نانەوەخانەکانی پارێزگای کوردستان لە ئاسخراپی کوالێتی ئارت ناڕەزایەتیان دەربڕی. بەوتەی ناڕازیان زۆربەی ئەو ئاردەی لە وڵاتە بەکاردێت لە رووسیا هاوردە دەکرێت. بەواتایەکی تر زۆربەی و ئاردەی بەسەر نانەوەخانەکاندا دابەش دەکرێت لە گەنم و گوێی هاوردەی رووسیا بەرهەم دێت کە کوالەتی زۆر نزم و زبرە، بە جۆرێک کە پێستی دەستی کرێکاران لە ناو دەبات و بە سەختی نانی لێ بەرهەم دێت. خاوەن نانەوەخانەکانی کوردستان دەڵێن چەند جار لە شۆڕای ئارد و نان ناڕەزایەتیان دەربڕیەوە، بەڵام هیچ بەرپرسێک بایەخی بە کێشە و گرفتەکانیان نەداوە. دروشتنووسنی گەنجانی پیرانشار دژ بە کۆماری ئیسلامی. بە پێی هەواڵی گەشتوو گەنجانی پیرانشار لە درێژەی شۆڕشی ژینادا دیوارەکانی ئەو شارەیان بە دروشمی دژە حکوومەت نەخشاندووە. بە پێی راپۆرتی سەرچاوەکانی هەواڵ، کچان و کوڕانی ئازادی خواز و بەرابەری تەڵەبی پیرانشار پەیوەست بە هەڵمەتی نووسینی دروشم دژ بە کۆماری ئیسلامی بوون. شۆڕش گێڕان دروشمەکانی مەرگ بۆ خامنەی بکوش، نەمان بۆ کۆماری ئیسلامی، ژن ژیان ئازادی، بەلوچستان بە تەنیانیە و شۆڕش درێژەی هەیەیان لەسەر دیوارەکاندا نووسیوە و داوا لە گەنجانی کوردستان دەکەن کەی پەیوکە پەیوەست بە و چالاکیەوە بن. چالاکی ژینگە پارێزان بۆ ڕێزگرتن لە یادی گیانبەختکردوانی شۆڕشی ژینا لە دزڵێ. بە پێی هەواڵی گەشتوو ڕۆژی شەممە 25 سەرماوەز کۆمەڵێک لە ژینگە پارێزان و گەنجانی شۆڕشیێڕی دزڵی بە مەبەستی ڕێزگرتن لە یادی گیانبەختکردوانی شۆڕشی ژینە 2000 دەنکە بەڕوویان لە چیاکانی دەوروبەری ئەو ناوچەیە چاندووە. گەنجانی وڵات پارێزەری ناوچەی دزڵی بە چاندنی 2000 دەنکی بەڕوو وێڕای ڕێزگرتن لە یادی تەواوی گیانبەختکردوانی شۆڕشی ژن ژیان ئازادی پەیمانی وەفاداریان لەگەڵیاندا نوێ کردەوە. بەشداربووانی ئەو چالاکیە هەروەها داوایان لە گەنجانی کوردستان کرد لە هەڵمەتی چاندنی بەڕوودا بەشدار بن تا ڕۆژێک ئەو بڕوانە ڕیشە لە خاکی نیشتماندا داکوتن، بە هەمان شێوە کە یاد و بیرەوەری گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و بەرابەری ڕیشەیان لە دڵی هەر تاکێکی ئازادی خوازدا داکوتەوە. سەپاندنی سزای زیندان بەسەر دوو هاوڵاتی خەڵکی مەهاباد و مەریوان. لە ڕۆژانی ڕابردوودا ئەشکان فەهیم هاوڵاتی خەڵکی مەهاباد و محەممەد تەدینی خەڵکی مەریوان لەلایەن لەقیەکی دادگای ئینقلابی مەهاباد بە سەرۆکایەتی قازی دووستی بە تۆمەتی پێکهێنانی گروپ و دەستەی نایاسایی سەرجەم سزای 90 مانگ بەندکران و 2 ساڵ دوورخستنەوە لە زێدی خۆیان بە سەریاندا سەپاوە. ئەشکان فەهیم و محەممەد تەدینی لەگەڵ دوو هاوڵاتی دیکە بناوەکانی ڕەزان دێشە و ڕزگار ڕەحیمیان بەرەبانی ڕۆژی هەینی 24 خەرمانانی ئەمساڵ لە ماڵێک لە گەڕەکی مەیدانی ئیستیقلالی مەهاباد بە شێوەیەکی وەحشیانە لەلایەن سوپای پاسدارانەوە دەست بەسەر کران. ڕەزان دێشە 23 ڕەزبەر و دواتر ئەشکان فەهیم، ڕزگار ڕەحیمیان و محەممەد تەدینی بۆ زیندانی مەهاباد گواسترانەوە. پاش ماوەیەک ڕەزا و ڕزگار بە دانانی بارمتە و بە شێوەی کاتی ئازاد کران، بەڵام ئەشکان و محەممەد هێشتا لە بەندیخانەدا ڕاگیراون. شانی باسە کە ئەشکان و محەممەد بە مەبەستی وەرگرتنی دامپێدانانی زۆرم لێ بە سەختی ئەشکەنجە کراون و
سەرەڕای تێکچوونی باری تەندروستی ئەشکان فەهیم و پێویستی بە دەرمان لە دەرەوەی زیندان حازی پەروەندەکە لەگەڵ ناردنی بۆ نەخۆشخانە دژایەتی کردووە. کۆچی بەربڵاوی گەنجانی کوردستان بۆ هەرێمی کوردستان بەپێی ئاماری ناوەندە دەوڵەتیەکان بەشێکی زۆر لە گەنجانی ڕۆژهەڵاتی کوردستان بەهۆی بێکاری ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن و پاش دۆزینەوەی کار لە دۆخێکی خراپدا ژیان بەسەر ئەبەن کە مایەی شەرمەزاری کۆماری ئیسلامیە. یاعقوب ڕەزازادە ئەندامی کۆمیسیۆنی ئەمنیەتی ملی و سیاسەتی دەرەکی مەجلسی کۆماری ئیسلامی ڕۆژی شەمە 25 سەرماوەس سەبارەت بە ئیدعای سەرۆک کۆماری بۆ دابەزینی نرخی بێکاری بۆ 7% ڕایگەیاند. ئیدعای مخبر سەبارەت بە کەمبوونی نرخی بێکاری لە ئێران دوور لە ڕاستیە و لە هێندێک لە پارێزگاکان ئامارەکان زۆر سەرتر لەو نرخەیە کە دەوڵەت باسی دەکات. بۆ نمونە لە پارێزگاکانی عێراق، تەورێز، ئیسفەهان و فارس کە سەنعەتین ئاماری بێکاری کەمترە و ڕێژەی کۆچی لاوان لە پارێزگاکانی دیکەوە بۆ ئەو ئوستانانە زۆرترە. بەڵام لە شارە کوردنشینەکان ڕێژەی بێکاری لە ئاماری کشوەری سەرترە و لە شارێک وەکو سەڵماس بە 260,000 کەس دانیشتووەوە 30% گەنجانی بێکارن و ناچارن ڕوو لە هەرێمی کوردستان بکەن. پێدانی سیستمی بەرگری ئاسمانی بە هەرێمی کوردستان لەلایەن ئەمریکاوە. بەپێی یاسای بودجەی بەرگری ئەمریکا بۆ ساڵی داهاتوو پێنتاگۆن سیستمی بەرگری ئاسمانی بە هەرێمی کوردستان و عێراق دەدات بۆ ئەوەی لە وەڵامدانەوەی هێرشی درۆنی موشکی بەکاری بهێنن. لە بەرامبەردا ئەو بودجەی بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش دەیدا بە هێزەکانی عێراق و هەرێمی کوردستان کەم دەکرێتەوە. یاسای بودجەی بەرگری نیشتمانی ئەمریکا لەلایەن ئەنجومەنی نێونەرانە و پەسەند کرا. ئەو یاسایە 886 ملیارد دلار دەخاتە بەردەست پێنتاگۆن بۆ ئەوەی لە ساڵی داهاتوودا بۆ بەرگری وڵاتەکە خەرجی بکات. لە دەقێکی یاساکەدا هاتووە کە تاکو 2/1/2024 وەزارەتەکانی بەرگری و دەرەوەی ئەمریکا پلانێکی هاوبەشدا ئەنێن بۆ دابینکردنی سیستمی بەرگری ئاسمانی بۆ هەرێمی کوردستان و عێراق. هێزەکانی ئەمریکا لەسەر چۆنیەتی بەکارهێنانی سیستمەکە مەشقوو ڕاهێنان بە پێشمەرگە و هێزە ئەمنیەکان دەکەن. یاساکە لەلایەن ئەنجومەنی پیرانەوە پەسەند کراوە و ئێستا لە چاوەڕوانی واژۆی جۆ بایدن بۆ جێبەجێکردنی پلانەکەدا. ناڕەزایەتی خەڵکی فەنووج لە ئاستەبوونی سوتەمەنی. ڕۆژی شەمە 25 سەرماوەست دانیشتوانی شاری فەنووج لە بەلوچستان لە ئاستنەبوونی گاز و نەوت ناڕەزایەتیان دەربڕی. بەپێی راپۆرتەکان پێشتر نان ئاو و گاز و بنزین لە شارەکانی بەلوچستان دەست نەدەکەوت، بەڵام ئێستا لە وەرزی سەرمادا خەڵک ناچارن چەند کاتژمێر لە ڕیزدا بوەستن بۆ ئەوەی گاڵۆنێک نەوت وەربگرن. نەبوونی سوتەمەنی لە حاڵێکدایە کە ڕۆژانە بە سەدان تانکێری هەناردەکردنی سوتەمەنی لەلایەن سوپای پاسدارانەوە بۆ وڵاتەکانی پاکستان و ئەفغانستان دەنێردرێت، بەڵام هیچ بایەخێک بە کێشە و گرفتی خەڵک نادرێت. گوشاری حراست و حیجاببانەکان بۆ خوێندکارانی زانکۆ لە ئێران. بە وتەی چالەکانی خوێندکاری دەواازەکانی چوونەژەرەوەی زانکۆکانی ئێران بۆ دوو بەشی ژنانە و پیاوانە دابەش کراوە و ژنانی بەستیجی بە چارشێوە ڕێگە لە کچانی خوێندکار دەگرن و ئازاریان دەدەن. زیاتر لە 1 ساڵ بەسەر بزوتنەوەی ژن ژیان ئازادیدا تێپەڕ دەبێت، بەڵام کۆماری ئیسلامی سیستمی سەرکوتی لە زانکۆکاندا چڕتر کردووە و گەشتی ئەمنیەتی ئەخلاقی بەردەوام لە نێو مەحوەتەی زانکۆکاندا دەسوڕێنەوە. هەروەها حیجاببانەکانی ژن ئازاری کچانی خوێندکار دەدەن. وێڕای ئەو کەش و هەوا ئەمنیەتیەی بەسەر زانکۆکاندا زاڵ کراوە. خوێندکاران بە شێوازی جۆرا و جۆر درێژە بە خەبات بۆ گەیشتن بە ئازادی و بەرابەری دەدەن. کۆبوونەوەی بنەماڵەی فەرزین معروفی لەسەر مەزاری لە تاران. ڕۆژی شەمە 25 مانگی سەرماوەست بنەماڵەی هەمیشە زیندوو فەرزین معروفی هاوڕێ لەگەڵ کۆمەڵێک لە خەڵکی ئازادی خوازی تاران لەسەر مەزاری کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەریەکانی گرت. ڕۆژی 25 سەرماوەست ساڵڕۆژی لەدایکبوونی فەرزین معروفی هاوڵاتی خەڵکی مەهاباد و دانیشتووی شارۆچکەی ئێکپاتانی تارانە
کە ڕۆژی 9 سەرماوەزی 1401 و لە ڕەوتی شۆڕشی ژینە بە تەقەی سەرکوتگەرانی ڕژیمیانی وەخت کرد. بنەماڵەی فەرزین و کۆمەڵێک لە خەڵکی ئازادی خوازی تاران ڕۆژی شەممە بە کۆبوونەوە لەسەر مەزاری ئەو گیان بەخت کردووە مەڕاسمێکیان بە بۆنەی ساڵ ڕۆژی لەدایکبوونی بەڕێوە برد و بەڵێنیاندا درێژە دەری ڕێگای پەرشانازی بن. برینداربوونی 12 قوتابی بەهۆی وەرگەڕانی سرویسی هاتوچۆ لە عێراق. ڕۆژی شەممە سرویسی هاتوچۆی قوتابیانی مەدرسەیەک لە عێراق وەرگەڕاو بۆ هۆیەوە 12 قوتابی بریندار بوون. بە پێی زانیاریەکان کاتژمێر حوتی بەیانی شەممە مینووسی گواستنەوەی قوتابیانی کچ لە مەیدانی نەورۆزی عێراق وەرگەڕاو بەو هۆیەوە 12 قوتابی بریندار و 9 کەسیان بۆ نەخۆشخانە گوازرانەوە. ئیعدامی بەندکراوێکی بەلوچ لە ئێرانشار. بەیانی ڕۆژی شەممە 25 سەرماوەز حکمی ئیعدامی بەندکراوێکی بەلوچ لە زیندانی ئێرانشار جێبەجێکرا. بە پێی راپۆرتی ڕێکخراوی حالوەش بەیانی ڕۆژی شەممە شارۆمەندێکی بەلوچ بە ناوی موحسین سالارزهی تەمەن 26 ساڵ کە پێشتر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و بە ئیعدام مەحکوم کرابوو لە زیندانی ئێرانشار لە سێدارەدراوە. سەپاندنی سزای زیندان بەسەر سەمانە ئەسقەری لە تاران. سەمانە ئەسقەری چالاکی مافی منداڵان و خوێندکاری بواری ئەندازیاری زانکۆی خوارەزمی لەلایەن لەقی 29 دادگای ئینقلابی تارانەوە بە 1 ساڵ زیندان مەحکوم کراوە. سەمانە ئەسقەری ڕۆژی 23 خەرمانانی ئەم ساڵ لەلایەن هێزانیەکانەوە لە ماڵەکەی خۆیدا دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەی وەزارەتی ئیتلاعات ناسراو بە بەندی 209 زیندانی ئەڤین کرا ناوبراو پاش 2 هەفتە لێپرسینەوە بۆ زیندانی قەرچەکی وەرامین ڕاگوێزرا و دواتر بە دانانی وەسیقەی 1 ملیارد تمەنی ئازاد کرا. ئەو چالاکە مەدەنیە مانگی ڕەشەمەی ساڵی ڕابردووش لەلایەن لەقی 15 دادگای ئینقلابی تاران بە 18 ساڵ و 3 مانگ زیندان مەحکوم کرابوو. دواهواڵمان سەبارەتە بە ناڕەزایەتی کرێکارانی شرکەتی گوگڵ لە ئاست حمایەتەکانی شرکەت لە ئیسرائیل. سەدان کرێکاری ناڕازی شرکەتی گوگڵ لە ئەمریکا ڕۆژی شەممە 25 سەرماوەز دژ بە بەستنی قەراردادی نظامی نیمبوس لەلایەن شرکەتەوە لەگەڵ دەوڵەتی ئیسرائیل خۆ پیشاندانیا کرد. بەوتەی کرێکارانی ناڕازی ئەو قەراردادە داهاتێکی زۆر بۆ شرکەت دابین دەکات بەڵام تەواوی بنەما ئەخلاقیەکان پێشێل دەکات و بەڕێوەبەرانی شرکەت وردەکاریەکانی ئەو گرێبەستە بۆ ڕایگشتی ئاشکرا ناکەن. ڕژیمی داگیرکەری ئیسرائیل بە بۆنەی ئەو قەراردادەوە دەتوانێت خەڵکی فلستین ئاسانتر کۆمەڵکوش بکات و ئەوە پێچەوانەی تەواوی ئەو یاسانەیە کە شرکەت ئیدعای دەکات. بەڵێ ئازیزان و خۆشەویستان گەشتیاڵەکانی سەرلەبانیتان پێشکەشکرا. فەرموون بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵ.